دەسەکەین بە سەرەتای دەستپێکردنی ئەو جەدۆلەی کە دامانناوە بە ئیزنی خوای گەورە. طبعاً خۆی دوو جەدۆلەیەکیان زۆر تەفسیلێکیان کورتە. ئێمە درێژەکاڵینەوە هەر کەس تااقەتی هەبوو لەگەڵمانە ئەڕوار کەسیش تااقەتی نەبوو بۆ خۆی لێی هەڵەبژێرێ ئەوەی کورتەکەی لێ هەڵبژێرێ بە ئیزنی خوای گەورە پێ ئەگات. لەبەرەوەی ئەوەندەی کە ئاگامان لێ بێت لە کوردستانی ئێمەدا تاکو ئێستا جەدۆلێکمان نییە کە مامۆستایان بە تەواوی لەسەری ڕۆشتی بێتن لەمسەر بۆ سەرتەواو بوو بێت لە هەموو عیلمەکاندا تاکو تاڵبی عیلمێکە گەربیەوێ لەسەر جەدۆلێک ئەوانەی کە دەستیان لە مامۆستایان گیر نابێ بیانەوێ لەسەر جەدۆلێک لە سەوتیات پێ بگەن بتوانن بۆ خۆیان پێ بگەن شتێکی وانە لەبەردەستدا. ئێمە بە جۆرەی توانە هەوڵماندا ئەو جەدۆلەماندا ناوە ئیتر ئەوەی سەواب بێت ئەوە نیعمەتێکە لە خوای گەورە ئەو ئیشی هەڵە بێەوە لە نەفسی خۆمان و شەیطانەوە هەر کات پێیمانزانی لێی پەشیمانە بینەوە. هەوڵ دەدەین ئەو جەدۆلە بە ئیزنی خوای گەورە بە تەرتیب پیایە بڕۆین و بە هێواشی بۆ ئەوەی ئەگەر تاڵبی عیلم پاش چەند ساڵێکی تریش بێ یاخود لە ئێستاوە لەگەڵمانە بێ بۆ ماوەی چەند ساڵێک بێوێ لە هەموو عیلمەکانە کامل بێ و پێ بگات. شێوازی شەرحەکەشمان بە کورتی ئەوەیە نە زۆر درێژی کەینەوە نە ئەوەندەش بێ بەس تەرجەمە بێ وەسەط بێ لەو بەینەدا بای ئەوەندەی کەمە بەستەکە بدات و هەندێک لە سوودەکان وە زیاتریش ئیعتیماد دەکەینە سەر قولی زانایان بۆ شەرحی ئەو شتانەی کە هێنامانە ئیتر ناوی زاناکە بڵێن یا نەیڵێن ئەگەر توانیمان ناویان ئەڵێن ئەگەر ناویشیمان نەوت لە ئاخری دەرجەکان ئاڵێن بۆ نمونە ئیعتیمادمان کردە سەر شەرحی فلانە عالم و فلانە عالم ئەوەندە کافیەوە بزانم ئەمەیان باشترە بۆی زۆرین نەبێ. اینجا یەکەم کتێب کە دامان ناوە دەست پێ دەکەین طبعاً العقیدة أولاً عقیدە سەرەتایە لە هەموو شتێکدا ئەوەڵ و ئاخرمانیسانە بێ بە عقیدە بێت لەبەرەوەی کە ئینسان دێتە ناو دینی ئیسلامەوە بە تەوحید دێتە ناو دینی ئیسلامەوە لا إله إلا الله بەبێ ئەوە نایەتە ناو دینی ئیسلام کە ڕۆیشتیش ئەبێ هەر لەسەر ئەوە بڕوا من كان آخر كلامه لا إله إلا الله دخل الجنة وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ کەواتە ئەوەڵ و ئاخرمان ئەبێ بە تەوحید بێ. ئێمەش ئەوەڵی جەدوەلەکە سەرەتا دەستمان پێکرد بە قەواعد الأربعة این شێخ محەممەدی کوڕی عەبدولوهاب و ئەو شەرحەیشی کە زیاتر اعتیماد دەکەینە سەری زیاتر لێرەدا شەرحەکەی شێخ ساڵح فەوزان بەکاردێنین لەبەرەوەی نامانەوێت زۆر تەفسیل بێ هەندێک جار ڕەنگە هەندێشتیش لە شێخ ساڵح ئالە شێخەوە نەقڵکەین بەس قەواعد ئەربعە پێویست ناکە ئێمە چەند شەرحی چەند عالمێک بێنین هەندێک لەینەکانی شێخ ساڵح فەوزان هەڵەبژێرین زیاتر بەسمانە والله ئەعلەم.